هۆکاری هاتنی داعش بۆ ئێرە ئەو بوو کە خەڵکی ئەم شارۆچکەیە خەڵکێکی ڕەسەن بوون. ینی دەیانویست دیموگرافیای ناوچەکە بگۆڕن؟ بەڵێ بێگومان دەیانویست دیموگرافیای ناوچەکە بگۆڕن، بەڵام ئێمە هەمیشە وتومانە پشتیوانی حکوومەت بۆ ئەم شارۆچکەیە نییە. ڕاستە هەندێک شەقام کراون دروست کراون، بەڵام پێویستمان بە پاڵپشتیە. پاڵپشتی بۆ هەموو شار و شارۆچکەکان پێویستە. وەک دەبینین نینەوا بە تایبەتی مووسڵ گۆڕانکاری زۆری تێدا کراوە، بەڵام نینەوا تەنیا مووسڵ نییە، بەڵکو دەوروبەرەکەیشێتی ناحێ و قەزاکانە. ئێمە پێویستی داواکاریمان زۆرە، پێویستمان بەشتی زیاتر لە شەقام. ئەو بۆ نمونە ئەوەی خانووی وێرانکرا قەرەبوو نەکرایەوە، قەرەبووەکە زۆر کەمە، تەنانەت یەک سەرچواری بەهای شتەکە نەبووە. نامانەوێت زیاتر لە کاتتان بگرین، بەڵام پێویستمان هاوکاری نێودوڵەتی، ئەگەر هاوکاری نێودوڵەتی نەبێت کریسیانەکان وەکو ئێزی و کاکەیەکان ئاوارە دەبن و عێراق ڕوبەڕووی کارەساتێکی مرۆیی دەبێتەوە.